دیارە من ئەمڕۆ لە نێو هۆڵی نالی لا زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی سەرۆکاتی زانکۆ دیارە ئەمڕۆ سنتەری توێژینەوەی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی و با بڵێن ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چەمەک سیمینارێکی ڕێخستووە بۆ هونەرمەندی بەزون هونەرمەندی دیار هونەرمەندێک کە چەندین شاکاری جوانی هونەری پرشنگداری هەیە کە ئەویش زۆر بەڕێز هونەرمەندی دیار مامۆستا مەسەری خاڵقی دیارە دیداری خاڵقی بۆ گێڕانەوەی ئەزمموی ڕۆژنامەگەری لە زاری خۆیانەوە چەند پرسیارێک ئاراسیانەکەن بەڵام پێش ئەوەی کە من بچمە لای دیدارەکە و لای مامۆستا پێم خۆشە زۆر بە کورتی چەند زانیارێکی کورد لەسەر ئەزمموی ڕۆژنامەگەری بەڕێزیان ئاماژەی پێ بکەم کە بەڕێزیان سەرەتای کارکردنی یەکەم ئەزمموی کاری ڕۆژنامەگەری لە تاران بوو کە بەڕێوەبەری ڕادیۆی تاران بوو ماوەیەک بەرنامە کوردیەکانی ئەوەی بەڕێوە بردو دوجار چوتە کرماشان و بەڕێوەبەری ڕادیۆی ڕۆژهەڵاتی ئێران بووە لە دوای ئەوەش با بڵێن بەڕێوەبەری ڕادیۆ تەلەڤیزیۆنی باکووری ئێران بوو پاشانیش ئەچێتە وڵاتی ئەوروپا و لە دوجارە ئەگەڕێتەوە بۆ کوردستان و با بڵێن بەڕێوەبەری یاخود دەستپێشخەرێکی تەواوی ڕادیۆی نەوا بووە ئەمە زانیارێکی کورد بوو لەسەر با بڵێن کاری ڕۆژنامەگەری هونەرمەند بۆی ئێستا چمە لای بەڕێزیان زۆر بەڕێز هونەرمەند مامۆستا مەسەری خاڵقی ئێستا بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان هابێت مامۆستا گیان زۆر سوپاس بۆ دەرفەتێک کە بە ئێمەت بەخشی سەرەتا با لەوە دەست پێ بکەم مامۆستا مەسەر چۆن بیری کردوتە لەوەی کە دیداری خاڵقی بۆ گێڕانەوەی ئەزمموی ڕۆژنامەگەری لە سنتەری توێژینەوەی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی لەم سیمینارە بەشدار بێت بەڕاستی خۆشحاڵم کە ئەمڕۆ بە داوەتی ڕیسی زانکۆ و هەروەها تەلەبەکان هاتوین کە دیبێتێکمان هەبێت سەبارەت بە مەسئلەی ڕۆژنامەوانی و میدیا بە عام ئەلبەتە منیش تەجروبەیەکم هەیە بە نسبەتی خۆم چونکو میدیا تەداومی ژیانە ڕاستە ئەکوێپمنت و وەسائلی پێشکەوتوو ئەمڕۆ هاتوۆتە کایەوە و سیاسەتگەر جەهانی فەرقی کردووە بەڵام هەر جۆرێک بێت بەیس و مەبنای بەعام ڕۆژنامەوانی یاکو میدیا بەیسێکی سابتە ئەویش ئەوەیە کە کۆمەلگا ئامادە بکات بۆ خزمەتی گەل و هەروەها حکوومەتیش ئامادە بکات بۆ ئەوەی کە بتوانێت ئەرکی خۆی بە درستی بگێڕێت ئەلبەت منیش بنسبەتی خۆمەوە شاید بەنسبەت عمرم شاید زیاتر لە حەدی خۆی تەجروبەم بووە و تا ئێستێش هەر من فاڵۆپی یانێ بەدواچوون ئەەکەم بۆ میدیای کوردیمان هەمومان بەپەرۆشین بۆ میدیای کوردیمان چونکو میدیای کوردی بە تایبەت لەم بەشەی کوردستاندا بۆ یەکەم جارەکە ئەتوانێت بواری خۆی و ئەو شتانێک کە پێویستی گەلەکەیە ڕاستەوخۆ و بدون هیچ مانای بدون هیچ مشکلێک بتوانێت لەگەڵ ملەتەکەیە باسی بکات و توێژینەوەی بکات و هەروەها مەجموعەیەک زانکۆ هەن لە کوردستانە کە ڕاستەوخۆ لەبان میدیاوە کارەکەن ئەمانش ئەو شتەیە کە بە پێویستم زانی منیش لە خزمەتێکا بم کە ئەو خزمەتە دیسانەوە بە نەفعی گەلەکەمە و دیسانەوە ڕێنمووی گەل ئەکات کە چۆن لەگەڵ حکوومەت بجوڵێنەوە چۆن لەگەڵ حکوومەت بتوان کار بکەن و هەروە بە عەکسەوە حکوومەتیش چۆن لەگەڵ ملەتەکە دانوستان بکات ئینشاءڵڵا بتوانین دوای ئەم دانیشتنە دوای ئەم کۆبوونەوە ئەوەڵەن تەلبەکان لە ئێمە ڕازی بن لەم دانیشتنە و دووهەمیش بتوانین هاوکاری بەردەواممان بێ لەگەڵ زانکۆ ساگیان پێم خۆشە زۆر بە کورتی پرسیارێکی ترت ئاراسە بکەم یەکێک لەو پرسیارانی کە زۆر کاریگەرە میدیا تا چەندە کاریگەری هەیە لەسەر کللتور و کۆمەڵگا شارستانیەتی کللتور و کۆمەڵگەی کوردی بێگومان لە ڕێگەی کاری ڕۆژنامەگەریەوە هەڵسەنگاندنی بۆ ئەکرێت پێت وایە میدیا کاریگەریەکی زۆر باش لەسەر ئەم بابەتە دروست دەکات عادەتەن میدیا مەسەلێکە من بەوە کورت یەکەمەوە میدیا وەکو بۆڵدۆزەرێکە هەر حکوومەتێکی تازە دێت ئەو بۆڵدۆزەرە ڕێگەی بۆ پاکە کاتەوە ئەو وەختە حکوومەت حرەکەتە کات و دێتە پێشەوە یعنی زەمینە مساعدە کات بۆ هەموو ئەو ئامانج و پرۆگرامەی کە دەوڵەت هەیەی حکوومەتەتی هەیەی حاکم هەیەی کە بتوانێت بە یارمەتی ملت ئەگەر وڵاتێکی دموکرات بێت بتوانێت بە یارمەتی ملت بتوانێت کار و پیشەکەی بەڕێوە بەرێت
البته اگر دیکتاتوریش به تبانەوە میدیای تایبەتی خۆی هەیە ئێمە باسی ئەوە ناکەین لە جیهانی ئەمڕۆ باسی ئەوەکەین کە ملت و حکوومەت بە یەکەوە کار بکەن بۆ ئەوەی کە ملت شاد بێت ملت پیرۆز بێت ملت بتوانێت بە باشی بژیت جا بۆیە ئەم هەرەوەزەی کە ئێستا لێرە کراوە بەڕای من شتێکی زۆر پیرۆزە و هیوادارم کە علم و فەرهەنگ و دانش لەگەڵ ئارزوگەل حکوومەت و ملت ڕێک بکەوێت کە بتوانین کۆمەلگایەکی سالم و پاکمانە بێت. دواوتی تۆ چێ مامۆستاگیان پەیامی تۆ چێ بۆ سەرجەم ڕۆژنامەنووسان بۆ سەرجەم میدیای کوردی و ئەسی میدیای کوردیش بەرەو ئاقارێکی باش بڕوات پێم خۆشە لە زاری خۆتەوە کە تۆ چەندین شاکاری جوان کە چەندین کاری جوان هەم لە کاری هوەری هەم لە کاری ڕۆژنامەگەری شابەجێت هێشتە بۆیە. بەڕاستی شتێکی زۆر ئاسان و بەڵام مهم ئەوەیە کە ئێستا لە کوردستانە جۆرێک سەر لێشێواوی بۆ مەسئلەی میدیا هەیە یعنی میدیای ئێمە بەڕاستی پێشکەوتوو نەبووە بۆ نسبەتەی کە ئیمکاناتی ئازادی هەبووە ئیمکاناتی کۆمەڵایەتی هەبووە جا ئەمە بیرۆڕای خۆمە چونکو میدیا هەرو جۆرەکەوتم ئەبێت یارمەتیدەری حکوومەت بێ حکوومەتیش ئەو پرۆگرامە کە بۆ نەیشن و ملەتەکەی خۆی دانەوە ئەنجامی بدات بە ئەنجامی بگەێنێت ئەمە وەکو مشکلێکی گەورەیە کە تا ئێستا لای ئێمە حەل نەبووە یعنی میدیا ئەو جۆرە یا حکوومەت ئەو جۆرە کە بتوان بە یەکەوە کار بکەن بە یەکەوە کاریان نەکردووە هیوادارم کە ئەم هەماهەنگیە لە داهاتووی زوو بە تەکنیک و تەکنۆلۆژی بەم جیلەیە کە پێگات ئەوە حاصل بێت و ئەوە یارمەتێکی هەرە گەورەیە بگەین بە ئامانجەکانی خۆمان بێژێگیانی من. سپاس بۆ وتەکان مامۆستاگیان ماندوومان کردی دەستەکانە خۆش زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس زۆر سپاس بۆ هونەرمەندی دیار هونەرمەندی بە ئەزمون هونەرمەندێک کە چەندین ساڵە و بە ئێستاشەوە کە ئەزمونێکی پڕاوپڕ لە کاری هونەری لە کاری ڕۆژنامەگەری شاکارێکی جوانی بۆ کۆمەڵگەکەی بێگومان وە بیر ئەخاتەوە بۆنەوەی ئێستاش کە بتوانن لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام بن بێگومان من ئەمێ ئاماژە بۆ بکەم با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ئەمڕۆ لە ناو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە سەرۆکایەتی زانکۆ دیبێتێکی زۆر جوان بە ئامادەبوونی با بڵێن چەندین کەسایەتی لێرە ئامادەن ستافی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لێرەیە تاوتوێکی گرنگ لەگەڵ مامۆستا مەسەری خاڵقی ئەنجامێن بۆ ئەوەی زیاتر لە ئایندەیە میدیای کوردی ڕۆژنامەگەری کوردی بەرەو ئاکارێکی جوان بڕوات